سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش پەرەزان لە پانۆرامای ئەم شەو لەگەڵتانین بۆ قسەکردن لەسەر بابەتێکی دیکە. بەداخەوە و نزیک دەبێتەوە لە 2 مانگ کە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی ئەوەدان موچەکانیان وەربگرن. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت وەزارەتی دارایی لە حکوومەتی عێراق و حکوومەتی عێراق بەگشتی بەرپرسە. وەزیری دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئیتر لێرە بەدواوە داوای موچە لە ئێمە مەکەن و موچە لە لای بەغدایە. و بەغداش دەڵێت ئێمە کۆمەڵێک تەسفی حسابمان ماوە لەگەڵ هەرێمی کوردستاندا بۆیە ناتوانین بەشە بۆ جەبنێرین. مژدەیەکی دیکە دراوە بەگوێی فەرمانبەراندا و چەند ڕۆژێکە سۆشیال میدیای تەنیوە باز لەوە دەکەن کە ڕەنگە فەرمانبەرانی هەرێمی کوردستان 2 موچە پێکەوە وەربگرن. ئەمەش لای فەرمانبەران بۆتە جێگەی نائومێدی، دەڵێن حکوومەت موچەیەکی پێنادرێ خۆ چۆن دەتوانێت 2 موچە بدا بە ئێمە کە بەداخەوە نەدانی موچە بە فەرمانبەران و بە موچەخۆران کاریگەری گەوری لەسەر تەواوی سێکتەرەکان دروست کردو لە هەرێمی کوردستان. هەر بۆیە دەمەوێت کەمێک شەنوکە بکەین و بچینە ئەو کونجوکە لە بەرانەی کە لە ڕاستیدا کێ هۆکارە بەوەی کە تا ئێستا موچە نەدراوە. دیارە قسەی زیاتر هەڵەگرێن بابەتەوە لە ستۆدیۆ لەگەڵ بەڕێز کاک سەرکۆ بەخێربێ کاک سەرکۆ جەنابتانۆکو ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵمانی. تۆ میشە لە ڕابردووشە بەردەوام قسە لەسەر موچەکرۆ داکۆچیکارێکی سەرسەختیش بووی، هەر بۆیە حەزەکەم شەو بەڕاشکاوی گفتوگۆ بکەینەوە پێمان بڵێ بزانم بەڕاستی بۆچی موچە نادرێ. کاک سەرکۆ کێ بەرپرسە لەوەی کە تا ئێستا موچە نەدراوە؟ خۆی لە ڕاستیدا سپاس بۆ جەنابت و بۆ بینەران و کەناڵی کورسات. لە حقیقەتە ئەمەوێت باسێکیەوە بکەین پێشەوە دوایەتر بچینە ناو ئەو بابەتەوە کە کێ بەرپرسە لە موچە. ئەمڕۆ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە ئەم کابینەیە هەموو موچەکانی لە کاتی خۆیاندا و هیچ موچەیەک دوان نەکەوتووە و هیچ موچەیەکی فەرمانبەران دوان نەکەوتووە و ئەوە بێت نەدراوە یان پاشەکەوت نەکراوە. بەڵام ئێمە بە پێی کە لە لیژنەی دارایی بووین و بە دوواداچوونەکانمان و بە پێی داتای فەرمیەکانی کە لە بەردەستمانایە و بە پێی سگوشینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیە ئەم کابینەی کاربەڕێکەرە کابینەی نوێمە چەند موچەیەکی موچەخۆرانی نەداوە. خۆتەزانی ئێمە لە دروستبوونی ئەوەی کە ئابووری سربەخۆین لێ ناونراوە نەوت هەرێمی کوردستانیان هەنار دەکردووە باسیێوان کە بەغدا مفلیسە و ئێمە ناچینەوە بۆ بەغدا. لەو کاتەوە لە جیاتیەوەی کە نەوت هەرێمی کوردستان بێ بە نێعمەت بوو بە نەکبەتی و بوو بەوەی کە گیرفان بڕین و لێبڕین و باشەکەوتکردنی موچە موچەخۆران دەستی پێکرد و بۆەوەی کە دواتر کابینەی پێشووتر ناوینا قەیرانی دارایی و بینیمان کە لە سەدا 25 موچیانەدا بە هاوڵاتیان هەندێکی لە سەدا 50 بوو و نزیکەی 13 موچەی موچەخۆران لە کابینەی پێشووترا پاشەکەوت کرا و دواتر ئایانویست نەدرێتەوە یعنی نەبێتە اینێکی لە ئەستۆی حکوومەت بێ بە شێوازێکی یاسایی و ئەم کابینەی کە هاتە سەر دەست بەکار بوو لە یەکی حوتی ساڵی 2019 بۆ ماوەی لەو ماوەی 4 ساڵە چەند موچەیەکی نەداوە ئەوەی کە یعنی بەوەی کە بەپێی داتاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ڕۆژژمێری موچەی موچەخۆران بەپێی ئەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستانە بوو ئەگەر دەرفەتە بێت باسی بکەین. پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەم کابینەی حکوومەتی کاربەڕێکەرە 7 موچەی نەداوە بەپێی ئەوەی کە ئێمە لە بەردەستمانایە ئەوانەی کە لە ساڵی 2020ەوە موچەی مانگی نیسان و ئایار و حوزەیران و تەموز و ئاب بە هیچ شێوەیەک خەرج نەکراوە و موچەی شوبات و ئازاریش لە 2020 بە لێبڕینی یەکەم جار لە سەدا 18 بوو دواتر کردیان بە لە سەدا 21 واتە 7 موچە نەدراوە بە هیچ شێوەیەک لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە و لەگەڵەوەشدا نزیکەی ئەوەی کە باسمان کرد ئەوانەی کە لێبڕینی هەبووە نزیکەی 10 موچە لێبڕینی هەبووە بەوەی کە لە ساڵی 2020 شوبات لەگەڵ ئازار دواتر لە مانگی ئەیلول تشرینی یەکەم ئەمانە هەمووی لە ساڵی 2020 بە لێبڕینەوە بوو لە مانگی دوانزەی ساڵی 2020 بە هیچ شێوەیەک موچە دابش نەکرا دواتر وتیان ئێمە تەقویمی موچە ڕاستەکەینەوە ئەمە ئیما ساڵی پێشوو بوو ئەویش لە مانگی دووە
موچەی مانگی یەکیاندا ئەویش بە لێبڕینەوە ساڵی 2021 مانگی دووش بە هەمان شێوە بە لێبڕینەوە موچە درا بە موچەخۆران و مانگی سێ و مانگی چوار و مانگی پێنج و مانگی شەش مانگی حەوت لە مانگی هەشتی ساڵی 2021ەوە لێبڕینی موچە نەما بۆیە و جەنابی شەزانی ئێستا کە ئێمە قساکەین لە مانگی ئەوە نزیکە بینەوە لە مانگی هەشت موچەی مانگی شەش نەدراوە یعنی دوو موچەی ئەم مانگەیش نەدراوە کە تا ئەم ڕۆژەی کە قسە لەگەڵ جەناب تاکەم بەوەی کە 10 ڕۆژ پێشووتری مانگی پێنجیش دواکەوتی بوو لە چ ڕۆژە دراوە ئەم مانگیش 55 ڕۆژە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچیان نەدراوەتێ لە کاتێکدا بەم 65 ڕۆژەی کە حکوومەتی هەرێمی کوردستان موچەخۆرانی نەداوە یان موچەی مانگی 6 و 7 نەداوە داهاتەکەی چی بووە؟ داهاتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان چی بووە؟ بە پێ ئەو داتانی کە خۆیان باسیەکەن بۆ نمونە داهاتی ناوخۆیی 320 میلیارد دینارە و داهاتی هاوپەیمانان هەموو مانگێک لە کاتی خۆیان 27 میلیارد دینار هاوکاری وەزارەتی پێشمەرگە و لیوە مشتەرەکەکانەکە ئەمانە بە هەموو شێوازێک ئەمە لەگەڵ جگە لەوەی کە ڕۆژانە 22,000 پێش ڕاگررتنی نەوت فرۆشت هەناردەکردنی نەوت و دوای ڕاگررتنی هەناردەکردنی نەوت هەموو ڕۆژێک وەزارەتی سامانە سروشتەکان 22,000 بەرمیل نەوتی ڕۆژانە فرۆشتووە بە کۆمپانیای کار و لە پاڵاوگەی کەڵک فرۆشراوە یعنی بە پێی ئەم داتانی کە ئێمە لە بەردەستمانەیە 640 میلیاری داهاتی ناوخۆیمان لە بەردەستدایە نزیکەی 54 میلیاری هاوپەیمانان و لەگەڵ نزیکەی ئەوەی کە باسێکن کە یەک بەرمیل نەوتی بە 55 دلار فرۆشتۆ بە کۆمپانیای کار نزیکە بێتەوە لە 800 میلیارد داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە بەردەستایەتی بۆ دابشکردنی موچەی مانگی شەشش یعنی بەڵام نەدانی ئەم موچەیە بە قەنەعەتی ئێمە بۆ ئەوەیە کە چۆنەڵێ وەکو بارمتەگرتنی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو فشارێکی سیاسی بەرامبەر بە بەغدا بەکاری بێنە بڵێەوە ئێمە نین و خۆ بە دوورگرستنە لە خۆ دزینەوەی لە بەرپرسیارەتی دابینکردنی سەرەتایی ترین مافی موچەخۆران کە لە کاتژمێر 8 تاکو و کاتژمێر 3 لە دەوامان هەموو ڕۆژێک داوامەکەن ئەمانە موچیان نادرێتە 50 ڕۆژە 55 ڕۆژە و 10 ڕۆژی مانگی پێشوو 65 ڕۆژەکە یان موچەی خانشینان و کەسوکاری شەیدان بەهی ئەمانە هەمووی ئەوەی ئەیانوێت لە ئەستۆی خۆیان بیخەنە دەرەوە بڵێنەوە ئێمە کاتێک کە نەوتمان فرۆشت ئەوەی کە وتەبێژی حکوومەت باسی کرد هەر کاتێک ئێمە کاتێک کە نەوتی خۆمان هەبوو نەوتمان دەفرۆشت هەموو کاتێک موچە لە کاتی خۆیاندا کە بەداخەوە بە هیچ شێوە زێکوان نەبووە و هەشت موچەی لەم کابینە هەشت موچەی موچەخۆران پاشەکەوت کراوە نەدراوە و لەگەڵەوەشدا دە موچە بە لێبڕینەوە بۆ 9 موچیان بە 21 و یەک موچەشیان بە 180 کەواتە کاک سەرکۆیانی حکوومەتی هەرێمی شێندەی حکوومەتی بەغدا بەرپرسیارە لەمەی کە ئێستا تێکەوت بە قەنەعەتی من بەشێکیەوەیە بۆ ئەم گەندەڵی و دزی و چەتەی و جەردەیەی کە لە بواری نەوتا هەبوو لە هەرێمی کوردستانە لەو بوارە هەموو مانگێک نزیکەی 200 میلیۆن دۆلاریان کۆمپانیا حیزبیەکان و چەند شەخصێکی ناو حیزبی دەسەڵاتدار پارتی دیموکراتی کوردستان دایانبرد و دیارنامە و ناهاتۆ ناو داهاتی هەرێمی کوردستان و وەلجگە لەمەش لە 158 ئەوەی کە دیار بوو ئەمە باسیەکەن 200 میلیارەکە دیار نەبوو لە 158شی بۆ خەرجی دابینەکە کە بۆ کۆمپانیا حیزبەکانە کۆمپانیای خزمەتگوزاریەکانە کۆمپانیای سکوریتیە کۆمپانیای هاتوچۆ ئەوەی کە نەقل و گواستنەوەیە ئەمانە هەمووی کۆمپانیا حیزبی بووە بۆیە لە 142 هاتوتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی و دراوە بە موچەخۆرانیان دراوە بە هاوڵاتیانی کوردستان بۆیە ئەم پارە زۆران نەماوە ئەو خۆیان تووشی شۆک بوونە لە کاتێکدا بۆ ئەوەی کە بیسەلمێنین کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێستا پیشەوەران ئەوانەی دوکانیان هەیە ئەوانەی کافتریان هەیە ئەوانەی مەتامیان هەیە ئەوانەی دوکانێکی بچکۆلەی هەیە ئەوانەی مەعرەزێکی هەیە ئەوانەی ئیجازی سایقی دەرەکەنەوە ئەوانەی پاسپۆرتێک دەرەکەنەوە هەموو ێزانن کە بۆ نمونە کافتریاگەگەر لە
ساڵی دو ساڵی ڕابردووە ساڵی ڕابردووە مۆڵەتەکەی بە 400,000 دینار تازەکرابێت و ئێستا بۆتە 2 ملیۆن و 400 یعنی هزار چۆتە سەری 21 جۆر باجیان لەسەر هاوڵاتیان زیاد کردووە ئەی ئەم پارە بۆ زیاد نابێ ئەم داهاتی ناوخۆی بۆ زیاد نابێ یەکێک لە کێشە و گیر و گرفتە گەورەکانی کە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقە ئەوەیە ئەو ناشەفافیە و حکوومەتی عێراق زانێت کە ئەمانە ئەم داهاتانی کە ئەدرێت بە حکوومەتی عێراق و وەزارەتی دارایی بە هیچ شێوەیەک شەفاف نییە داوای شەفافی لێکە ئەمان هاتوون یاسای چاکسازی لە ساڵی 2020 چۆتە بواری جێبەجێکردنەوە باسی وایە نەکرد 200 میلیارد دینار کەمەکات معقول نییە لە 690 میلیارد دینارەوە موچەی کە بۆ موچەخۆران دابینەکە پێش یاسای چاکسازی ئێستا بە قسەی خۆیان بۆتە 920 میلیارد دینار یعنی تۆ سەیری بکە ڕێک 30 میلیارد دینار دوای یاسای چاکسازی بووە ئەمانەزان ئەم بندیوار و ئەمانەی کە ئەم لێشاوە خەڵکەی کە دانراوە بۆ خزمەتکردنی حیزبە و موچیانە درێتەوە لە ئەساسشا دەوامەکەن نەکارەکەن هیچ شتێک ناکەن بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە ناچێتە ئەوەی ئەمان ناچنە ژێرباریەوە و بینیشمان ینی جەناب تەزانی لە چەند ڕۆژی ڕابردووە باسی لەوە کراوە کە سەرۆکی حکوومەتی فیدرال باسی لەوە کردووە کە ئەوان ئامادەن هەموو هەژدەی مانگێک موچەی موچەخۆران کردن بەڵام بەو شەرتەی موچەخۆرانی حەقیقی بێ ئەوانەی بندیوار و سەردیوارەکان نەبن ئەوانە بن کە ئەرک و مافی خۆیان هەیە باشەکەواتەکەی ئەمە دەکرێنی کێ ئەم تەسفێ دەکرێت بۆی حکوومەتی عێراق و متمانەیە بە حکوومەتی هەرێم بکا کە موچەخۆرەکانی موچەخۆری ڕاستەقینە ئەمە شێوازێکە لە شێوازەکەی ترس لەو ژمارانی کە تۆ باست کردووەکە ینی حقیقەتێک ئەگەر جەناب سێری بکەیت ئەم مۆزوعی هەرێمی کوردستان وەسعێکی زۆر خراپی بەسەرهاتووە نەوعێک لە نەوعەکان ینی ئیعلانکردنێتی بۆ هاوڵاتیانی کوردستان کە ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە بۆ نمونە ئێمە سوڵتەی قەزایمانەیە سوڵتەی قەزایە بینیت کە ئێستا ئەنجومەنی دادوەرێکە ئەنجومەنێکی شەرعی نەماوە و ڕێژەکەی ڕێژەی تەواو نییە ئەتوان جەنابتان بەدووادا چووکەین حکوومەتەکە بۆ بە حکوومەتێکی کاربەڕێکە و پەرلەمانی کوردستان جەناب تەزانێ ئێستا ناتوانێت یاسا دەرکات بە هیچ شێوەیە هیچ سوڵتەیەکی یاسادانانمان نەماوە جەنابەت سەیری بکەی ناتوانن نەوت هەناردە بکەن ناتوانن نەوت بفرۆشن ڕاستە ئێستا لاواچە لە ژێرەوە بە قاچاق و بە تەنکەر و بەوانە هەر بەشی شخصەکانیان بەڵام ئەوەنە دەستی پەیوەندیان هەیە یعنی چۆنەڵی بەشیان ناکە ئەوەی کە پێشووتر ئەو خێر و خێراتیان لە بەردەسابوو ئێسەوە نەماوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم سوڵتەی سیاسی کە ئێستا ئەم هەرێمە بەڕێوە بە تەواو هیچی لە دەستان نەماوە و ئەیانوێت بێن هەموو بەرپرسیارەتەکانیش لە دەستخۆیەکە وەزیری تەندروستی تۆ نەتوانی دەرمان دابین کرد وەزارەتی دارایی نەتوانێت موچە دابین کە وەزارەتی ڕێگاوبان نەتوانێت جادەیەک بۆ قیرتاو بکە یعنی ئیتر تۆ ئەم حکوومەتە چی بێت چی ماوەتەوە و بینینیش ئێستا هاتونەتە سەر یەک شتیان هەبووە یەک مەهامیان هەبووە مەهامیانەوە بۆ کە موچە بن ئێستا ئەو موچەشمان نادرێت هیچ مەهامێکیان نەماوە و ئەبێت حقیقەتی ئەم دزی و چەتەی و گەندەڵیە ئێمە ناڵێن بەغا وڵاتێکی شامی شەریفە و سویسرایە و نەزیهە بەڵام لەوێ سوڵتەی قەزایی بەخوەتە ئێستا کی ئەزانێت سەرۆکی ئەنجومەنی دادوەری سەرۆکی ئەنجومەنی دادوەری لە جەناب تەپرسم سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان کێیە ناوێزانیت جەنابەت ئەی هەمومان سەرۆکی ئەنجومەنی دادوەری عێراق ئەنجاسی سوڵتەیەکی جیاکراوەی دیارە و دەستەی نەزاها بینین 2000 کەسی بەس لەم ساڵە گرتووە لە وەکیل وەزیرتەوە لە مدیر عامتەوە لە وەزیرتەوە لە پەرلەمانتارتەوە لە هەموو ئەو پۆستانی کە هەبووە ینی موئەسەسەکانی بەغا ئیشەکەن و چاودێریەکەن و نەزاها بێ گەندەڵی هەبێت ئەخرێتە بەردەستیان بۆیە ئەمانەی ئەمان کاتون ئەو کێشەی کە لە بندیوارەکە هەیە ئەبێ مۆزوعی ئەو موچە خۆرانە یەک لای بکرێتەوە چەندێکی حەقیقیە ناکرێت ئەوانە بکرێتە قوربانی کەسوکاری شەهیدێک کەسوکاری ئەنفال کراوان زیندانی سیاسی کەمەندام بکرێتە قوربانی بندیوارێک ئەو بندیوارانەی کە بوونە بە لەشکرێک ئەیان پارێزێت ئەمە بێت بەڕاستی یەک لای بکرێتەوە و ئەبێ واز لە قاچاقچێتی خاڵە سنووریەکانیش بێنن ئەوەی کە دوو دراو هەبوو ئێمە خۆتەزانی لە یەکێک لە هەرە
خاڵە سووریە گەورەکانی هەرێمی کوردستان کە پەیوەستە بە تورکیاوە دوو جۆر دراومانە بوو جۆری دراوی دینارمانە بۆ دۆلار بۆ حیزبە دینار بۆ حکوومەتە بۆ تا ئێستا سیستەمەکە نەبەسراوەتەوە بە بەڕێوەبراتی گشتی گومرگی هەولێرەوە چۆن ئەمە تۆ چیت لەگەڵ بەغار ڕێکەوێت بەغار قەنەعەتەکە ئەوەی جەنابە باسیەکەی لەوانەیە بە 2 ساڵی تریش لە بینی هەرێم و بەغدای حەل نەبێ حەلێکی هەیە ئەمان بچنە ژێربار موچە خۆرانی هەرێمی کوردستان ڕابتکرێتەوە بە بەغاوە ئەمەی نەکرێتە بارمتەیەک چۆنەڵێ وەکو یەکێک کەسێکە گرێت بۆی دزێکە یان پیاو کوشێکە یەک هاوڵاتەیە گرێت بۆی دەرچێت لە دەستی پۆلیس هاوڵاتێکی گرتووە بەدەستی تێپەڕێ ئەمان هاتوون قوتی موچەخۆرانیان گرتووە ئەیانوێت بەمە بەشە پارەکەی کە بنێرن خۆتە سەرۆک وەزیرانی عێراق بەڕەسمی وتوێتی ئێمە ئامادەین هەموو مانگەی بەشە بودجەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەین و دواتر ئەو دەسەی نەزای عێراق و لیژنەی ڕقابی وەزارەتی دارایی ئەم شتانەی کە پێویستە کات بکرێت ئەوانە بکرێت بەڵام با جارێک موچەکە نەبێ بەکێش ئەوان وتیانە بۆمان منێرن و لە کاتێکیشدا ئەوەی کە ئەمڕۆ لە پەرلەمانتارانی عێراق باسی کردو کە موچەی مانگی 6 ناردووە ئێستا هێشتا ئەمە موچەی مانگی بۆ هەشتا ڕۆین موچەی مانگی 6 وەرنەگرتووە ئەگەرم پارێژنێری موچەی مانگی حوتە ئەمانەیانەوێت ئەم 800 میلیاری کە لە بەردەستیانەتی لەم 55 ڕۆژات دەستیان کەوتو ئەمە نەدەنا موچە خۆران بڵێنەوە تەواو خەڵک بڵێ ئەها ئێمە وتمان با نەوت ڕادەست نەکەین ئەها ئێمە وتمان با نەچەمێنین بۆ بەخا ناخۆ ئێستا خۆ ئەمە تەسلیم نەک تەسلیم بوونە هەر تەواو بێکارتە ئێستا هەرێمی کوردستان هیچ کارتێکی بەدەستەوە نییە حکوومەتی کاربەڕێکەری هەرێمی کوردستان هیچ کارتێکی بەرامبەر بە حکوومەتی عێراقی نییە کارتەکانی چییە ناتوانانی نەوت فرۆ ئەگەر بە قاچاقەکەوەی کە باسێکی نەوت فرۆشە یان لەو باجی خەڵکی کە دوکانی فەلافلی هەیە یەکێک کە قەسابێکە یان معمەلێکە یان معرەزێکە لەو گیرفانی هاوڵاتی بەڵێ ئێستا حکوومەتە لەسەر گیرفانی ئەو هاوڵاتیە ئەژی بۆ ئەم ڕێژەیە بۆوان کەمە بەڕاستی یعنی زۆر کەمە پێشووتر ئەمانیان بۆ بەردەسەکان بەکارهێنا ئەوان 200 میلیارەکان بۆ خۆیاندانە ئەمە هەمووی ئەبینیت ئێستا لەم ناز و نیعمەتە کەوتن خۆیان تووشی شوە بوونە نازانم چۆن ئیداری خۆیان بن و ئەم شێوازەیش دڵنیا بە بێتە ژێربارم کابینە و سەرۆکی حکوومەتەکە و وەفدانی پرسیارە بکەمانی تا سەر ئەمە تاکەی دەسەدا بە قەنەعەتی منەوە خەڵکە و ئەیبینیت ینی موچە خۆرانە بتۆ 55 ڕۆژ موچەی نەدەیتێ سوور بزانێت تۆ سوڵتەی دەسەڵاتی دادوەریەکەت بە ئیعاسی لە لق و لە ناوچەوە خەڵک زیندانیەکە 4 ساڵ 2 ساڵ 3 ساڵ بە دڵی خۆیان لێرە سوڵتەی حکوومەتەکەت نەتوانێت مەترێک قیر بۆ بکە نەتوانێت دەرمان دابین بکە بە کۆمەکوانە کاک سەرتیب ئەگەر جەناب و سێریکەی لە هیچ وڵاتێکە لەم هەرێمە بچووکە ئێمە نزیکەی ئەڵێ لە سەروی 50 میلیارد دێرمان هەیە میلیارد دێن 3500 میلیۆنەرمان هەیە ئێمانەیەکێن فەرمونون ئێم پار لە سایکی هاتوو لە ناو ئەم هەرێمەیە ئەم خەڵکەیە فەرمونون بانیانکەن با ملیارێکیان لێ بسەنن هەر لەو دزانە هەر لەوانەی کە بوونە بە ملیاردێر و بوونە بە 3500 میلیۆنەر لە هەرێمێکی بچووکان سێم حافەزەیی لە هیچ دنیاکە ئەمە ینی وەرناگیرێ ئێکاکە فەرم و خواردوتە بردوتە کێشەمان نییە بەڵام فەرم و بەشێکە ئێسەر لە حکوومەتەکەی خۆت لە قەیرانە بەرگەی ناگرێ خەڵک قبوڵی ناکە من نازانم چەند مانگیکە بەڵام دڵنیا بە تاسەر ئەم کابینێ و ئەم حکوومەتە و ئەم دەسەڵاتە بەم شێوازە ناڕوا بەڕێکەوە خەڵک قبوڵی ناکە بزانێت تۆ موچەی نایتێ نایپارێزی لەسەر کۆمنت و لای زیندانیەکەی لەسەر ئەوەی کە ناچیتە ژێر بارەوە ئەنواع تۆمەت و ئەنواع هجوم و ئەنواع ئەدەن لە کەسایەتی سەدان پەیجانەیە کاکە ئەو ڕیکلامی کە بەکارێنن بۆ خۆڕاگرێک فەرمون بیان بە موچەخۆرێک کە سوکاری شەید خۆت ئەتوانڕێ بەس موچەی شەیدانە درەکە 90,000 کەسە بە ئەنفال و بە کیمیابارانی بەرزانی و هەڵەبجە و گەرمیانیشەوە بەس ئەوەی کە بۆ ڕیکلامی خۆڕاگر ئەتوانرا بەس موچەی کە سوکاری چەند هەفتەیەک نابێ بەڕاستیمێکی گەورە سازکرا بوو بۆ دەستکەوتەکانی ئەم کابینەی حکوومەت و چی کراوە و چی نەکراوە و هەموو وەزیرەکان لە پێشەوە دانیشتبوون ینی بۆ خۆیان تۆ لەگەڵ ئەوە لە ناو پەرلەمانە خودی سەرۆکی حکوومەت
ئێسش ماوە لە پرۆتۆکۆلی پەرلەمانە ولا فەیسبوکەکانە بڵاو بووبە پێم وتم پێویستە کار لەو کۆشک و تەلارانە بێتە خوارەوە لە سەدا 90 خەڵکی هەرێمی کوردستان چینی وەسەد بووە ئێستا ئەم چینی وەسەدە لە سەدا 90 مایە پوش بووە یا زۆر فەقیری یان لەم 3500 میلیۆنەرەی ئێکا کە خەڵکی وەسەد نەماوە ئەو چینەی کە وەسەد ئەم حکومڕانی و سیستەمەکە ڕاگرێت نەماوە ئێگویان نەگرت ئێوتمان کاکە ئێوە 36 میلیارد دلار بەس قازانجی کۆمپانیای کار بووە لە 2012 هەتاکو ئێستا کە ئەوە بێ هاتووی 450 میلیۆن دلارت بۆی سەرف کردو بۆ پەرەپێدانی پاڵاوگەکەی کە پاڵاوگەیەکی شخصیە کاکە تۆ هاتووی بۆری نەوتەکە خۆت داوناوە دروستی کردووە معقول نییە تۆ بە ملیارێک 800 میلیۆن دلار بیفرۆشتۆ ساڵانە بە 675 میلیۆن دلار بدی بە کۆمپانیاکە یعنی بە 3 ساڵ کرێکەیە تۆ معقولە تۆ ساڵانە کرێ من بیفرۆشم ئەم خۆم بفرۆشم بە تۆ دوایی بەکرێ تایە بم بە 3 ساڵیش کرێکە بەمەوە بە 3 مانگ خۆ ئەمە دزی و جەردەیەکە لەما بوو کاکە خۆ ئەمە تەواو شتێک نەماوە شاراوە بێت هەموو شتەکان دیارن ئەزانن ئەوەندە بەخوا قەمەر سەناعیەکان ئەزان چەندێک باری قاچاقەوە ئەزانن چەندێک چەندکەری قاچاقەڕوە ئەزان کام پاڵاوگەیە چەندێکەکە هەموو شتانە ئەزانن و هاوڵاتیانیش ئەزانن چەندێک گیرفانیان براوە دزراوە بڕیوە کاسبکار ناتوانێت ئیش بکە بڕۆ جەنابەت جاران خەڵکێک لە عایلێکە کاسبکارێکی هەبووە ئیشێکی وەسەتی هەبووە ئەو عایلە و بنەماڵەی پێژیان ئێستا ناتوانێت خۆی بە باشی بژیانێ تۆ هاتووە کاکە لەوەی کە چایچیەکە چاخانەیەکی داناوە کۆشێکی داناوە کاکە کردی بەکرێکی 500,000 لێسەنێ ئەمە چییە؟ ئەم پارانەوە کوستیولە لە کوێن نانی چیان لێ هاتووە؟ ئەمە باسێکن بە پێی داتای فەرمی ڕسمی خۆیان ئێستا ئەم حکوومەتە 800 میلیارد دیناری هەیە با ئەم دەوڵەمەند و دزانەی ئەمانەی کە دەوڵەمەند کراون ئەم واجیهانە فەرمو ئێوەیش ملیارێک بن دوو موچەکەیەدا کاکە ئەم دوو موچە بە 3 مانگ بیە کاکە ئەوتوانی ئەم مانگی 6 و 7 پێبێ ئێستا ئەتوانێت ئەم مانگی 6 موچە حکوومەت هێرێن بە بێگەڕانەوە بۆ بەغا موچەدا بکە بە پێی ئەو داهاتی کە لە ناوخۆ لە هاوپەیمانان و لە فرۆشتنی نەوت و لە غاز و لە LPG و لە کۆنسێند و ئەمانەوە هەمووی دەستی کەوێت خۆ ئەمە هێشتا ئەمانەی نەوەسێنراوە ئاتە حکوومەت هەرێمی کوردستان توانای هەیە ئەم دوو موچەی کە ئێستا نەدراوە بە بێگەڕانەوە بۆ بەغدا موچەکان موچەی مانگی 6 ساتوانە بدات موچەی مانگی 6 ئەگەر ئەوانەی کە لە سای ئەم حکوومەتا و بەم زەوی پێدراوای 6 میلیارد دلارە لە ناو جەرگەی شارە ئەمە لەمانەوە بگرێت ئەتوانێت دوو موچێکێش بات کاک تۆ ئەڵی خۆ ناچەمێنم ئەڵی کاکە گیان ئێمە بچن گلەی لە بەخا بکەن کاکە خەڵکە بێت ینی ئەو کاتە ڕووکا بەغاڵن ئێوە بوون بە نازانم چی و ئەو ئەنواع ئەو ئیرهابە فکری کە بەکارێن بەوەی کاڵن کاکە بەغا بە ڕێکارێکی باشە بەڵام ئەمان ناتوانن موچە بن ناتوانن پارە بن ناتوان خزمەت گوزاری گشتەکان دابینکەن هیچ شتێکیان پێ نەماوە کاکە یەک شتیکیان بەدەسەوەماوە مؤسسەی ئەمنیە ئەنجومەنی ئاسایشەکەیە بە پێی دەستوریش ئەمە لە قاڵ بەدرێت ئەمیشیان لە دەستەسانرێتەوە هیچ شتێکیان نامێنێتەوە خەڵکیش قبوڵی ناکە لەیان تۆ من کوێخاو ئاغابم و بە جوانی تێر خۆم و ئەسپی 9 میلیۆن دلاریم هەبێت و خەڵکیش نەبێت کەسکاری شەیدێک 500,000 نەبێت دوو مانگ بێت چاوەڕێ بکە خانیشینێک کی هێزەکانی ئاسایشی ناوخۆ 230,000 دینارە چاوەڕێکە 55 ڕۆژە چاوەڕێی 230,000ەکە ئەمە ئەخر لە چ دنیایەکە چی وجدانی قبولەکە وەڵا 230,000 بە کوڕەکانی کوڕی ئەوانەی کە لە بەردەستیانە ئیشەکەن وەڵا لێ وەرناگرێت بۆ ڕۆژێکیش بەڵێ ئەمەیە کەوانی قسەکانی تۆ بە هەموو ئاماژەکانەوەیە کە حکوومەتی هەرێم ئەگەر قسەیەکی جدی لەسەر ئەم دۆخە نەکات و نەگاتە حەلێک لەگەڵ بەغدا بارودۆخەکە بەشی هیچی پێوە نەماوە بە قەنەعەتی من یەک ڕێگا هەیە بۆی خۆیشیان و خەڵکەکەیش ئەوەنە بێزارنی ئەوەنە بێزار نەبێت لیان ئەوەنە تووڕە نەبێت تەحمولی کردو لە 2014 لێ بڕین لێ دزین گیرفان بڕین پاشەکەوتکردن خۆ گونجاندن ئەمانە هەمووی کرا تەحمولیان کرد کاکە شەڕی داعشیش بۆ کردی کاکە کۆرۆنایشی قبول کرد
هەموو ئەم شتانەی بەسەر ئەم میلەتە داماوانێتە قوبوڵی کردووە. ئێکاکە فەرمو وازم دزێ دێنا فەرمو لەگەڵ نەزاهە و وەزارەتی داراییە ڕقەمەکان بە ساغی پێ بڵێ، داهاتی ناوخۆی بە ساغی پێ بڵێ. فەرمو تۆ ترسیەوە ئەتەوێت کۆمپانیاکانی ئەوانەی کە لە پشتیوە لەگەڵ یا شەریک بوویتە ئێستا بەم پارەی زەخت بکەیتە حکوومەتی عێراقی ئەبێ هەموو داهاتەکە بنێری. کاکە بەشێکی پێیوەسە بەمەوە ترسیان لەوە هەیە چۆن ئێستا 33 ملیار دۆلار قەرزارە حکوومەتە، 20 تریلیۆن دیناری موچەخۆران قەرزارە. تۆ ئەمانە چی بکە؟ نیەتی هەیە ئەم قەرزانە بداتەوە؟ وەڵای ئەگەر بمێنن نازانم ئەگەر بمێنن خوابکە بمێنن. ئانی فەرمانبەران بە تەمای موچە پاشە کەوتکراوەکانیان بن؟ والله من قەنەعاتم نییە بڵێ حازرێکە ناگرن ئێستا چۆن حازرەکەی نایەتێ ئەو موچەکەی خۆی حەقی خۆی دوو مانگە نایەتێ. ئەمە بە حساب ئێمە ڕادەستمان کردووە. کاکە تۆ ڕادەست نەکردووە، کاکە تۆ خەڵکێکە نێریت کە داتاکان بەڕاستی نایە، خۆ ئەوان لایەنە، تۆ لەشکرێک بندیوار خستوەتە پاڵی ئەمە بە فەردە موچانێری بۆ هێزەکانت بە بێلیست. ئێمە قوبوڵ کراون نیە کاکە لە حکوومەتی عێراقیە وتیان فەزایی هەیە، وتیان لە ناو حەشدی شعبیە کە موسسەیەکی حتا بڵێ مەزهبی ئەوەیە موسسی نیە، وتیان فەزایی هەیە. تەواو کە چوونە ژێربار هەینایانە سەر حکوومەت بەستیانەوە بە ئەنجومەنی وەزیرانەوە ڕقاوی مالیدانرا چەند ئاملیوا و ئەمانیان دەرکرد، خەڵکیان لەسەر حکومدا. ئەوانیشی کە چاودێریانە کرد و چاویان پۆشیوانش حکم دران. ئەبێ ئەمان بێن کاکە ئەمە داهاتی خاڵە سنووریەکانمانە، ئەمە هی برایم خەلیل، ئەمەی حاجی ئۆمەرانە، ئەمەی باشماخە، ئەمەی فیشخاپور، ئەمەی سمێڵکایە، ئەمەی معبەر وەلیدە، ئەمەی هی ئەوەیە کە گاز و بەنزین و نازانم چی و بزن و ئەنواعشتی لێڕوات. ئەمە تەسلیمکەی داهاتی ئەم ڕسومات و باجەی کە 22 جۆرە زیاد کردو لەسەر هاوڵاتیان، لەسەر کاسبکاران، لەسەر دوکاندار، ئەمەش هەر زیادە کردو لەسەر هاوڵاتیەکان و فەرمووی بەس حکومەت دەڵێ ئەگەر ئەمانە هەمووی تەسلیم کردەمە تەسلیمبوونی ئیرادە و تەسلیمبوونە مەترسیە بۆ سەر قەوارەکە ئەوەندەی توانیان بە حسابی خۆیان نیان تەسلیم نابوون. ئێستا نەوتەکانە فرۆشن بیان توانای بفرۆشن، ئێستا هاتە سەر ئەو شاشەی جەنابەت 2000 هینیانە کرد ئەوانەی کاچن بۆ بەغا ئەمانە خۆفرۆشن، ئەمانە لەگەڵ نازانم چیان ڕێکەوتن وان ئەیانەوە قەوارەکە تێک بن. کاکە قەوارە بەوە تێک ناچێت. قەوارە هەرێمی کوردستان دەستوریە ساڵی 2005 هاوڵاتیان هەرێمی کوردستان دەنگی پێدا و لە ناو دەستورەکە دەستورێکی جامد ئەوانەی یاسایی بن دەزانن. ئەم دەستورە ئەبێت ئەو مادانێک کە پێوەستە بە هەرێمی کوردستان و بە ئیقلیمەکانەوە ئەبێت سێ محافەزە دژی بۆستێتەوە، نابێت دەستکاری ناکرێت. بەڵێ مەترسیە لەسەر دەسەڵات و دزیەکانیان، ئەم مەترسیە گەورە بووە. ئێستا هیچیان پێنەماوە نە نەوتە فرۆشن، نە سوڵتەی قەزایەکان ئەوەیە، نە سوڵتەی تەشریعەکەمان ماوە، هیچ شتێک ئەوەی کە بە زۆری نام شتێکیان تێپەڕان لەگەڵمانی لەگەڵ دانیشتن کۆبوونیانە کرد بۆ حەسانە سەنۆ لە کەسێک بەس لە بەرەوەی ڕەخنەی لیانەگرت. بەڵێ ئەوەی کە ئەو دۆخی کە ئەگوزەرێ بەڕاستی ینی ئەوەی قوربانی یەکەمە موچەخۆر و هاوڵاتی ئاسیایەکەیە کە تۆش باست کرد و خەڵکی ژەبێت داوای مافی خۆی بکە بچێنێتەوە، مافەکەشی مافێکی شەرعی خۆیەتی بەڕاستی موچەکەیەتی، ینی پێم بڵێ ئەبێ هاوڵاتی چی بکە، ینی ڕوو لە دەرگای خۆشبەختانە خەڵک بەڕاستی ناومێدی بووە. ئەزانی چییە؟ ئەمان مەجالیان تیان نەماوە چونکە خەڵک لیان خوبە ماکە. ئەبێ و ئاز لەمە بێن چەند ساڵە خواردوتە، چەند ساڵە دزیوتە بردوتە، ئا شەفافیە بووە بەسە قوبوڵمانن کوردی ئەبێ بێن هەموو داتاکان بە ڕسمی بنێ، واز لە داتای غەڵەت و تەزویر و ئەم شتانە بێنن. بابا تۆ حکوومەتی موسسەی حقیقەتەکان پێ بڵێ هیچ کێشەیەک نییە، چونکە ئەمە دەستورەوە ئەمە لە پەرلەمانە ئەوە خۆشیان باوەڕیان بەوە هەیە کە بەغدا باوەڕ بەم داتانی بەردەستیان ناکات بەخێر ڕادەستیەکەن نەخێر ئەو پیانەوە بۆمان بێنەوە کاکە دانیشن لەگەڵیانە ئەلەن کاکەوەمان ئەڵێ کاکە ئەمە خاڵی یەکەم، خاڵی حوتەم، خاڵی 21
ئەوە لە کوبنەوەکە پیان و تۆم ئەم خاڵانەتان کاکە خەلەلی تایە لەگەڵ ئەمەی ئێمە کەلامانە جیاوازە پیا چوونەوەی بکە کاکە بە حرمەتەوە پیانەڵێن بەس بکەڕێنەوە چاکی بکەن خۆ ناکرێت ئەمەش تەسەورەکەم مدەتێک خەڵق قبولەکە و دواتری شەبێ حکوومەتی ئیجبارە حکوومەتی عێراقیش واجبە لەسەری کە موچەی موچە خۆران بکات جای بکاتەوە لە کێشەی سیاسی لایەنە سیاسیەکان ئەوانەیە کە ئەوانوێ خەڵک بە بارمتە بکرێت بگیرێت نابێ بێ دەستبەری بۆی کە چەکەکەی بەدەستەوەی نەگەوەی کە گیرا و بە بارمتەیە هەستەکەی بۆ نمونە ئەو مادەیە کارابیان چارەسەر بێت لە ئایندا گەرم دۆخە بە بچەق بەستویە بڕە لەسەر ئاسی پارێزگا بەغدا مامەڵە بکە ئێمە هیوادارین هیچ کاتێک هەرێمی کوردستان تووشی لەت و بەشکاری نەبێت و سیاسەتی هەر نیشتیمان پەروەرێک ئەوانەی کە خوێنی دابێت و ماندوو بێ بم هەرێمەوە حەز ناکە بە هیچ شێوەیەکەوە بێ بەڵام ئەمە جیاوازە بەڕاستی نەدابشکاریە نە ئەوەیە ئەمە ئەبێت شەڕ بکەین بۆی موچە خۆرانی کارمەندێک لە شارەوانی زاخۆ لە کارمەندێک لە شارەوانی دوهۆک لە سۆران لە هەولێر ئەمانیشە بێ موشەکانیان بۆ دابین کرێت خۆ ناکرێ بڵێن کاکە لە بەرۆی ئێستا بۆ نمونەیەکێتی لە سلێمانیەکێتی دێت دەست بەسەر جومگەکانی حکوومەت و سیاسی رابگیرێت بڵێن وڵا لە بەرۆی یەکێتی لێرە حکوومەتی دەسەڵاتدارە ئەمنیەن و سەربازیان ئێمە موچە نانێرین بۆ هاوڵاتیان نا کاکە وەرە توخ مامەڵەت چیت هەیە لەگەڵ یەکێتیا بە جیاواز بیکە بەڵام موچە خۆران ئەبێ بە هەموو شێوازێک بدرێەوە ئەمە ئەرکە لەسەر بەڕاستی نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەم دوشتە جیا بکەنەوە هەوڵ بدرێت بە هەموو شێوازێک موچە خۆران زامنکەن و ئەوە تا حکوومەتی هەرێم ئەڵێت ئێمە شتیوامان نەوتوێ ئەبێ ڕێک ئەم ڤیددیویان بۆ بەری ببێ بۆ لای سۆدانی بڵێەوە تا لای کۆبنەوەی هێنەکانە بە ئێواڵێن کاکە نابێت هەژدەی مانگ موچە خۆران لەگەڵەوەی عێراقا بێت لەبێ تەواو کارەکانیشمان بۆ بنێری ئەمە ئێستا لە ناو خەڵکەکەی خۆمانەواڵێن لە دامەزراوەکانی خۆمانەواڵێن ئەم حکوومەتە وتەبێژەکەی مەسئولی بە دووادار چوونەکەی ئەمانەڵێن ئێمە ئامادەیمان دەربڕیوە بەس موچەکەمان بۆ بنێرە بەس کاکە گیان برای عزیزم موچەکەی بۆ ئەمە کارەساتە ئەگەر ینی بچیتە بنج و بناوانی بۆ نمونە حکوومەتی هەرێم داوا بکات لە بەغدا موچە خۆران نەنێرێ هەنی ئەمە پرسیاری گەورەیە ئەمە داماڵینە لە مۆراڵی حکومڕانی لە مۆراڵی بەرپرسیارەتی لەوەی کە تۆ هەستکەیت ئەم میلەتەی خۆت ئەم گەلەی خۆت ئەم موچە خۆرانی خۆت کە لە بەیانی تا ئێوارە لە سەردی و لە گەرما بەم جەواب گەرمە لەوەی کە تۆ لە زستانانە نەوتی بۆ دابینەکەی لە هاوینە کارەبای نایتێ غازی نایتێ ئەم هەموو شتێک لەگەڵاکەی دەوامی لەگەڵاکەی ئینزیباتی بۆ دانەی ئەبێ گورج بنەوە ئەبێ ئەوە بکەن یەکێک دەدەقە تاخیر بێت دەجار ئیهانەیەکەن تۆ بیت لە پاڵ ئەمە بڵێ کاکە تۆ پارەکەی کەمانەوێت ئەگەر پارەکەی کەمان بۆ نەنێریت ئێمە موچە مەنێرە ئەمە یعنی بەستنەوەی ینی ڕەهینەکردنی موچە خۆرانە ینی گوێنەگرتنە نەبینینە فەرامۆشکردنی توانە و ئەوانەی ئەم خەڵکەیە کە لە کەرتی گشتی و حکومداریە ئیشەکەن ینی خۆ بۆ ئەڵێن کاکە گیان کەرتی گشتی بەم شێوازە خەڵک حکوومەتەکە و مامەڵی لەگەڵ موچە خۆرانەکایەکە لەگەڵ کارگوزارێک لەگەڵ شایچێکە لەگەڵ شۆفێرێکە لەگەڵ خوار مدیرعام خوار بەڕێوەبەری گشتی ئێمانە چیان هەیە نە کۆمپانیان هەیە لە پشتەوە نە بیرە نەوتیان هەیە نە مەسفایان هەیە نە ڕێگای قاچاقیان هەیە چیان هەیە هەرە موچیان هەیە کەسبکارێکی شەیدێک کە بۆ نمونە هاوڵاتی بووە شەیدی هاوڵاتی 500,000 هەیە ئەم 500,000 بەشی چی بووەکە خانشینێک بە تەنها موچە خۆرزیانی بەرنەکەوتۆ بازار وەستاوە ژیان وەستاوە یەک لە ماڵێکە یەک کەس موچە خۆرە کاکە گیان ئێمە ئەم حکوومەتە لە 2016 کەسایی ناکات نەیش هاتووە ئەو کۆمپانیانی کە خۆیان هێنن ئەو کۆمپانیانی کەیان هێنن کاکە هەبووە لە کۆمپانیا لە محەتەی کارەبا ئیشی کردووە کۆمپانیای خۆماڵی بووە باشە
دەریانیان کردووە بەڵێ کۆمپانیایەکی تورکیان هێناوە هەموو کارمەندە کوردەکانیان دەرکرد تۆ نەتەعینەکەیت هەموو ساڵێک 45,000 بە پێی داتای وەزارەتی خوێندنی باڵا کە دایەتی بە لیژنەی دارایی ئێمە 45,000 بۆ هەندێک جار 43,000 هەندێک جار 50,000 یعنی ڕێنجەکەی 45,000 خوێندکار لە پەیمانگا و زانکۆکان تەخەڕوجەکان تۆ لایکەی کەرتی گشتیوە بۆەوەی کە ئەم هەموو بندیوار و ئەم شانەتەیە ئەمەمان قوبوڵە باشە فەرمو کەرتی تایبەت کە ئەوە وەرەگرێ کۆمپانیانەی کە دەستی خۆماڵیە کرێکە گەنجێکە خوێنە تەواوی کردووە چاوەڕێکات دابمەزرێت تۆ داینامەزرێنیت لە 10 ساڵە کەستەعین ناکەی فەرمو با لە کەرتی تایبەتەکەی شابێ خۆ کەرتی تایبەتەکەیشان هەکە مۆنۆپۆل کردووە قۆڕکارێکی تاوایان تیا کردووە یعنی هیچ شیوایەکیان بۆ خەڵک نەهێشتوتەوە هیچ نەفەسێکیان بۆ خەڵک نەهێشتوتەوە یعنی ئەم موچەخۆرێک کوڕەکەی تەخەڕوجی کردووە کچەکەی تەخەڕوجی کردووە تەلەفۆن بۆ منەکاڵێکا کە بەس با بمە بۆ ئەوانە بێش بە 300,000 تۆ نایکەی باوکی موچەخۆرە با بڵێن یا وارسێکیان بەڵێ ئەمیش بە 50 ڕۆژ 55 ڕۆژ موچەی نێت وەسعی خەڵک تێکە چێ کاریگەری لەسەر ئەوانەی شەیە ئەو 5 کەسەی کە هەیە کە تەعین نەبووە باش دوا پرسیار بە کورتی ینی لەسەر بنچینی زانیاری و داتاکانی خۆت پێشبینیەکەیکی موچە بدرێ وڵایە گەرم حکوومەتە بێم حکوومەتەوەی کە باسم کردم کابینێ نزیکەی ڕێک بە دەقیقی خوا بۆ جەنابتان بڵێم بە دەقیقی نزیکەی 9 تریلیۆن و 965 ملیار دینار قەرزاری هاوڵاتیان موچەخۆرانە باش بەڵێ بەمان بێت ئەم 600 میلیاری کە لە داهاتی ناوخۆ لەم دوو مانگا دەستیان کەوتووە لە قاچاقچەتی فرۆشتنی نەوتەکە لەوەی کە لە هاوپەیمانان وەریەگرن لەو باج ڕسوماتی کە خراوەتە سەر هاوڵاتیان ئەمەش بخۆن ئاخر هەلە ئاخر تیکەیە بابی خۆین چاوەڕێەکەن دیسان بەو شێوازی کە خۆیان دیاریان کردو خۆیان دایان ناوە کە کەمە بۆ ئێستایان کەمە بەڕاستی تووشی شۆ بوونە ئەمە ببەستنەوە بە یەکەوە بتوانن لەوە دیسان گەندەڵی و ناشەفافیەکە بدرێت بەڵام بە قەنەعاتی من ئەم شتێکیان لە دەست چووە ئەبێ بێنە ژێربات ئەبێ داتاکان بە فەرمی بێ ڕێژەی موچەخۆرانی حەقیقی و ڕاستەقینە بخەنە بەردەم حکوومەتی عێراقی و داهاتی ناوخۆیش بکرێت و هاوڵاتیانیشی تر 3 ساڵ تۆزێک مشیان ئارام بێت نەڵێت وڵا کاکەمە حەڤەی مانگە 25 مانگ موچادرێ کاکە خۆیان وتیان هەموو 20 مانگ موچادرێ ئەوە 25ەکە تێپەڕێ ئێستا 25 کاکە بە 20 ڕۆژ موچیاندا بەشە کرد بەڵێ یعنی خۆ ئەمان هینێکی جوانیان پیشانمان نەیەوە حکومڕانیەکی جوان و موچەدانێکی جوانە بابەتی دوو موچەی کە باسەکرێڕی تێچێت ینی فەرمانبەران دوو موچە بەسەرێک وەڵای ئەگەر دایرێکت ڕاستەوخۆ بینێرن بۆ موچەخۆران بۆ ڕەسیدی بانقەکانیان بۆ ئەینەکانیان ڕێی تێتێ بەڵام بەخوا بێتە دەستی حکوومەتێرەمی کوردستان تەسەورەکەم یەک دانیان یەکسەر پێت نەوتمانی بە نزیکەی کاتێکەیە بۆی حکوومەتی عراقی بێت ئیجبارە یعنی ئەبێت ئەویش بێتە سەرخەت موچەی موچەخۆرانی حەقیقی دابین کات و ئەمەش حەقی مافێکی چۆنەڵێ ئەساسی و سروشتی و یاسایی موچەخۆرانە و لەسەر حکوومەتی عێراقیە کە ئەم حکوومەتی دەسەڵاتی چینەما و ئیعلانی ئاسوەتاڵی خۆی کردووە ئەبێت خۆ ئەم حکوومەتە دەست بە ماواریدەکانی ئێراگرێت ئەبێت موچەی موچەخۆران کرد بۆیە پێویستە کات حکوومەتی عێراقیش لەما جای بکاتەوە ئەوەی کە ناگەندەڵی و نەعەدالەتی و دزی و ناشەفافی تایمە بۆسێنێ بخاتە ژێر ڕقابەیەکی جدیەوە و مهم موچەی موچەخۆران بنێرێت یعنی ئەمە بێت دووشتە جیاب بکرێتەوە ڕاست سپاس بۆ سەرکۆ ئازادە نامی خولی پەنجەمی پەرلەمانی کوردستان بەخێربی بە ستۆدیۆ سپاس بۆ زانەرەکانت ڕەزان پانۆراماتان پێشکەشکرا و مێدەوارین کە موچەی موچەخۆران هەرچی زووە دابش بکرێ و خۆشگوزەرانی بۆ خەڵک و بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەڕێتەوەی و شاد و بەختەوە بن.